ڕێز و سڵاو بۆیەوە بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی ئاوڕانی ئەوکار ماتومەتەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ئەمڕۆی یەکشەممە. سەرەتا سەردێڕی چەند هەواڵ. بەرزڕاگرتنی یادی یاکار یاسمی لەلایەن بنەماڵە دادخوازەکانی شاری سنە. بانکێشت و لێپرسینەوەی کۆمەڵێک لە چالاکانی کرێکاری سنە لەلایەن ئیدارەی ئیتڵاعات. دەست بەسەرکردنی ئایدا عەمووی لە شاری سنە. ئەشکەنجەی هاوڵاتیەک لەلایەن ئیتلاعاتی سوپای پاسداران لە سەلاسی باوەجانی. خۆپێشاندانی کوردانی ئوروپا دژ بە دەوڵەتی تورکیا. کاردانەوەکان بەرامبەر بە تیرۆری قازی موقیسە و قازی رازینی. گیانەدەستان و برینداربوونی هەشت کرێکار لە چەند شاری ئێران. لە سێدارەدانی دوو بەندکراو لە زیندانەکانی کرمان و مەشەد. ناڕوونی چارەنووسی دوژنی دژبەری حیجابی ئیجباری لە تاران و نەبوونی و گرانی دەرمان لە بازاڕەکانی ئێران. بەرزڕاگرتنی یادی ئاکار یاسمی لەلایەن بنەماڵە دادخوازەکانی شاری سنە. هاوکات لەگەڵ ساڕۆژی گیانبەختکردنی ئاکار یاسمی ئەندازیاری بواری عومران لە شارستانی ئەیوان غەرب ڕۆژی شەممە 29 بەفرامبەر کۆمەڵێک لە بنەماڵە دادخوازەکانی شاری سنە سەردانی مەزاری ئەو گیانبەختکردوویان کرد. ئاکار یاسمی چالاکی مەدەنی خەڵکی ئەیوان غەرب لە سەردەمی شۆڕشی ژینا لە ساڵی 1401 هەتاوی دەست بەسەر و پاش ئازادبوون بەردەوام هەڕەشەی کوشتنی لێکراوە. ناوبراو ڕۆژی 28 بەفرامبەر لە ساڵی 1401دا لە جادەی لە علاوە بۆ کرماشان بە شێوەی گوماناوی و لە ڕووداوێکی هاتوچۆدا گیانی بەخت کرد. ڕۆژی ڕابردوو بنەماڵە دادخوازەکانی شاری سنە سەردانی بنەماڵێ و هەمیشە زیندوەیان کرد و بە کۆبوونەوە لەسەر مەزاری پەیمانیان لەگەڵ ئاواتەکانی نوێ کردەوە. بانکێشت و لێپرسینەوەی کۆمەڵێک لە چالاکانی کرێکاری سنە لەلایەن ئیدارەی ئیتڵاعات. بەپێی هەواڵی گەیشتوو ڕۆژی شەممە 29 بەفرامبەر کۆمەڵێک لە چالاکانی کرێکاری شاری سنە بە ناوەکانی مەجید حەمیدی، ئێقباڵ شەبانی، غالب حسێنی، عەبدوڵڵا خەیرابادی و نامیق باباخانی بۆ ستادی خەبەری ئیتڵاعات بانکێشت و لێپرسینەوەیان لێکراوە. بانکێشتی ئەو هاوڵاتیانە لە حاڵێکدایە کە لە ماوەی چەند هەفتەی ڕابردوودا گوشاری ناوەندە ئەمنیەتیەکان بۆ سەر چالاکانی کرێکاری بە مەبەستی سەرکوتی زۆرتر و ڕێگری لە دەستپێکی ناڕەزایەتیە کرێکاریەکان بەڕادەیەکی بەرچاو زیادی کردووە. یەکێک لە باندکراوان مەجید ئەحمەدی ئەندامی پێشووی کۆمیتەی هاواهەنگی بۆ دامەزراندنی ڕێکخراوەی کرێکاریە کە لە دەی هەشتای هەتاویدا هەوڵی تێرۆرکردنی درا و لەو ماوەیەشدا بەردەوام لە ژێرگوشاری ناوەندە ئەمنیەتیەکاندا بووە. ئێقباڵ شەبانی بازرسی سندیکای خەبازانی سنە بە داوای لێبوونەوە چالاکی دیکەی بانکێشتکراو بۆ ئیدارەی ئیتڵاعاتە کە تەمەنی بۆ داکۆکیکردن لەسەر مافی کرێکاران تەرخان کردووە. غالب حسێنی، عەبدوڵڵا خەیرابادی و نامق باباخانی چالاکانی دیکەی کرێکاری شاری سنەن کە هەموو هەوڵیان باشکردنی بارودۆخی پیشەی و معیشەتی کرێکاران بووە، بەڵام بەردەوام لەلایەن ناوەندە ئەمنیەتیەکانەوە بانکێشت و هەڕەشەیان لێکراوە. دەست بەسەرکردنی ئایدا عەمووی لە شاری سنە. ئایدا عەمووی چالاکی مافی ژنان ڕۆژی هەینی 28 بەفرامبەر لەلایەن ئیدارەی ئیتڵاعاتی سنەوە دەست بەسەر کرا. ئایدا عەمووی باشگای تکواندۆی هەیە و هێزە ئەمنیەتیەکانی شاری سنە ڕۆژی هەینی بەبێ بەڵگەی قەزایی ێرشیان کردوتە شوێنی کارەکەی و دەست بەسەریان کردووە. ناوبرا و خێزاندار و دایکی دوو منداڵە و لە چەند مانگی ڕابردوودا چەند جار بە شێوەی تەلەفۆنی لەلایەن بەکرێگیراوانی ڕەژیمەوە هەڕەشەی لێکرا بوو. تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە هیچ زانیاریەک لەسەر هۆکاری بەندکران و شوێنی ڕاگیرانی ئایدا عەمووی لە بەردەستانی. ئەشکەنجەی هاوڵاتیەک لەلایەن ئیدارەی ئیتڵاعاتی سوپای پاسداران لە سەلاسی باوەجانی. ڕۆژی شەممە 29 بەفرامبەر هاوڵاتیەکی خەڵکی گوندی بانیساکانی سەر بە شاری سەلاسی باوەجانی بە ناوی حامەد ڕەزایی تەمەن 25 ساڵ لەلایەن ئیتڵاعاتی سوپای پاسدارانەوە ڕفێندراوە و پاش ئەشکەنجەدان لە نەخۆشخانەی و شارە بەستەری کراوە.
بە پێی زانیاریەکان حامد ڕەزایی لە پەیجی تایبەتی خۆیدا بابەتی لەسەر تێرۆری دوو قازی جەنایەتکاری ڕژیم بە ناوەکانی قازی مقەیسە و قازی رازینی داناوە. لە ماوەیەکی کەمدا و چالاکە مەدەنیە لەلایەن ئیتلاعاتی سوپای پاسدارانەوە دەست بەسەر و بە سەختی ئەشکەنجە دراوە. ناوبرا و پاش برینداربوون لە نەخۆشخانەی سەلاسی باوەجانیدا خوێندراوە. جێ ئاماژەیە کە بەکرێگیراوانی کۆماری ئیسلامی دەستیان بەسەر مۆبایل و کەلوپەلی شەخسی حامدداگرتووە و هەڕەشەی توندیان لێ کردووە. خۆپێشاندانی کوردانی ئەوروپا دژ بە دەوڵەتی تورکیا. ڕۆژی شەمە 29 بەفرامبار کوردانی دانیشتووی ئەڵمان و هۆلەند لە دوو کۆبوونەوەی جیاجیادا هێرشەکانی تورکیا بۆ سەر ڕۆژاوای کوردستانیان بە توندی مەحکوم کرد. بە پێی ویدیوانەی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاوکراوەتەوە کوردانی هۆلەند بە کۆبوونەوە لە بەردەم پاڕلەمانی وڵاتە لە شاری لاها وێڕای شەرمەزارکردنی هێرشەکانی تورکیا بۆ سەر کۆبانی و منبج خوازیاری کاردانەوەی توندی کۆمەلگای جیهانی بەرامبەر بە پێشێلکاریەکانی دەوڵەتی ئەردۆغان بوون. لەلایەکی دیکەوە کوردانی ئاڵمان بە ڕێپێوان لەسەر شەقامەکانی شتۆتگارد سەپاندنی سزای سێداریان بەسەر پەخشان عەزیزی و ریشە مرادی مەحکوم کرد و بە وتنەوەی دروشمەکانی ژن ژیان ئازادی و بژی بەرخۆدانی ڕۆژاوا خوازیاری ڕاگررتنی هێرشەکانی تورکیا و جیهادیەکانی سەر بە وڵاتە بۆ سەر کۆبانی و منبج بوون. کاردانەوەکان بەرامبەر بە تیرۆری قازی مقەیسە و قازی رازینی ڕۆژی شەمە 29 بەفرامبار بە دوای تیرۆری دوو قازی جەنایەتکاری ڕژیم بە ناوەکانی قازی مقەیسە و رازینی بنەماڵەی دادخوازەکانی ئێران و بەندکراوانی سیاسی لە چەندین پەیامی جیاجیادا خۆشحاڵی خۆیان دەربڕێ و هۆشداریان بە بەرپرسانی دیکەی کۆماری ئیسلامیدا. بنەماڵە دادخوازەکانی ئێران بە ئاماژەدان بە دادگایکردنی چەند خولەکی قازی مقەیسە و قازی رازینی و سەپاندنی سزای سێدارە بەسەر عەزیزانیان ڕایان گەیاند ئەوانەی پەتی سێدارەیان لە ملی باشترین ڕۆڵەکانی نیشتمان دەکرد و حکمی تیریان بۆ بەندکراوانی سیاسی دەرەکرد خۆیان بوونە قوربانی ئەو جەنایەتانەی لە حەق خەڵکی ئێران کردبوویان. ئازیزان پێ بکەن و شاد بن. هەروەها کۆمەڵێک لە بەندکراوانی سیاسیش ئاماژەیان بە هەڵسوکەوتی قازیەکانی مەرگ بێڕەزیکردنیان بە بەندکراوان و بنەماڵەکانیان کردووە و ڕایان گەیاندووە کە هەرگیز ئەو ئازارانەی بە بۆنەی ئەحکامی نادات پەروەرانەی ئەو دوو قازیە چەشتویانە لەبیر ناکەن و هۆشداری بە بەرپرسانی کۆماری ئیسلامی ئەدەن شارە نووسی هاوشێوەی خۆیان لەبیر نەکەن. لە هەواڵێکی دیکەدا دانیال مقەدەم هونەرمەندی دژبەری ڕژیم بە بەدەستەوەگرتنی پلاکارد لە بەردەم زیندانی ئەڤین مانی گرتووە و خوازیاری هەڵوەشاندنەوەی سزای سێدارە بووە. گیان لە دەستدان و برینداربوونی 8 کرێکار لە چەند شاری ئێران. لە ڕۆژانی ڕابردوودا 8 کرێکار لە شارەکانی تاران، پەردیس، کاشان و ئیسفەهان بەهۆی نەبوونی مەنی شوێنی کار تووشی ڕوودا و هاتوون و بۆ هۆیەوە 2 کرێکار گیانیان لەدەستاوە و 6 کرێکاری دیکە بریندار بوون. بە پێی زانیاریەکان کرێکارێکی شاغەڵ لە شارەداری تاران لە کاتی کارکردندا تووشی ڕووداوی هاتوچۆ بووە و گیانی لەدەستاوە. لە شاری پەردیس 2 ئەندامی ڕێکخراوی ئاگرکوژێنەوە لە کاتی دامرکاندنەوەی ئاگری کارگەیەکی سەنعەتی بریندار بوون. لە شاری کاشان 2 کرێکاری کەندنی کارێس بەهۆی داڕمانی زەوی بە سەختی بریندار و ڕەوانەی نەخۆشخانە کراون. هەروەها لە شاری ئیسفەهان 3 کرێکاری جۆشکار لە تونێلێکدا بەهۆی بڵاوبوونەوەی گاز ژاراوی بوون و یەکێکیان گیانی لەدەستە. دەست بەسەرکردنی چالاکێکی مەدەنی لە شەهریاری تاران. ڕۆژی شەمە 29 بەفرامبار چالاکێکی مەدەنی خەڵکی شارۆچکەی شەهریاری سەر بە پارێزگای تاران بە ناوی کاوە ئەمیری پاش بانکرانی بۆ پۆلیسی ئەمنیەت دەست بەسەر کرا. کاوە ئەمیری کۆتاییەکانی مانگی ڕازبەری ساڵی 1402 هەتاوی لەلایەن لقیەکی دادگای ئینقلابی شەهریار بە تۆمەتی تەبلیغ دژی نزام بە 8 مانگ زیندانی تەعزیری مەحکوم کرا. ناوبراو لە ڕێکەوتی 12 بەفرامباری هەمان ساڵ بە مەبەستی تێپەڕکردنی ماوەی بەندکرانی دەست بەسەر و مانگی گوڵانی ئەم ساڵ ئازاد کرا. هۆکاری بانکران و ڕوفاندنی ڕۆژی ڕابردووی کاوە ئەمیری هێشتا ڕوون نییە و بە دوواداچوونی بنەماڵەکەشی بێئاکام بووە. لە سێدارەدانی 2 بەندکراو لە زیندانەکانی کرمان و مەشهەد. بەیانی ڕۆژەی شەمە 29 بەفرامبار 2 بەندکراو بە تۆمەتی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر لە زیندانەکانی کرمان و مەشهەد ئیعدام کران.
بە پێی راپۆرتی کانونی مافی مرۆڤ ئێران دوو بەندکراو بە ناوەکانی محەممەد ڕەسوڵ حسێنی مقەدەم و ئەمین ڕەمەزانی بە تۆمەتی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر لە زیندانەکانی وەکیلاوای مەشەد و کرمان لە سێدارە دراون. جێگای ئاماژەیە کە پێشتر بە بنەماڵەی محەممەد ڕەسوڵ ڕاگەیاندرا بوو کە حکومەکەی بۆ زیندانی هەتاهتایی گۆڕدراوە، بەڵام بەیانی ڕۆژی شەمە لە بێدەنگی خەبەریدا ئەعدام کراوە. ناڕوونی چارەنووسی دوژنی دژبەری حیجابی لە تاران. بە پێی راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ چارەنووسی دوژنی دژبەری حیجابی ئیجباری بە ناوەکانی ئێلناز ناسراو بە سۆلماز ئەحمەدی و یەکتا دوودانگا پاژڕفاندنیان لەلایەن هێزە ئەمنیەتیەکانەوە بە ناڕوونی ماوەتەوە. ئێلناز ئەحمەدی بۆ ماوەی 3 مانگ لە بەندی ئەمنیەتی 209 زیندانی ئەڤین ئەشکەنجە و ئازار درا و ڕۆژی 9 بەفرامباری ئەم ساڵ بۆ بەندی ژنانی زیندانی ئەڤین ڕاگوێزرا. ناوبراو هەر ڕۆژ لێپرسینەوەی لێ دەکرێت و چارەنووسی بە ناڕوونی ماوەتەوە. لەلایەکی دیکەوە کچێکی تەمەن 14 ساڵ بە ناوی یەکتا دوودانگا لە ڕێکەوتی 25 خەرمانانی 1402 هەتاوی دەست بەسەر و بێسەر و شوێن کراوە. ناوبراو لە دوایین پەیوەندی تەلەفۆنیدا بەدایکی وتووە کە لە نزیک مەیدانی ئازادی مامورەکانی ڕژیم بە دوویدا کەوتون و پاشان پەیوەندیەکەی پچراوە. نەبوونی و گرانی دەرمان لە بازاڕەکانی ئێران. لە حاڵێکدا کەمی دەرمان لە وڵات وەکو قەیرانێکی گەورەی لێ هاتووە، ڕۆحوڵڵا لە عەلیابادی ئەندامی کۆمیسیۆنی بێهداشت و دەرمانی مەجلسی کۆنەپەرستی ڕژیم ڕایگەیاندووە دەرمان لە دەرمانەخانەکاندا دەست ناکەوێت، بەڵام لە بازاڕی ئازاددا زۆرە. بە وتەیە و بەرپرسە دەوڵەتیە بەشێک لە دەرمانخانەکان پشکی دیاریکراوی دەرمانە نایابەکانیان هەیە و تەنیا بە خزم و کەسوکاری خۆیانی دەفرۆشن. بڵاوبوونەوەی ئەم هەواڵە لە کاتێکدایە کە دەرمانی نەخۆشیەکانی دڵۆسی لە دەرمانخانەکاندا دەست ناکەوێت و لە بازاڕی ئازاددا بە چەند هێندەی نرخەکەی دەفرۆشێت. هۆکاری کەمی دەرمان، نەبوونی سەرچاوەی دارایی و نەدانی ئەرزی بیانی بۆ هاوردەکردنی دەرمان، هەروەها مافیای دەرمانی سپای پاسداران هۆکارە سەرەکیەکانی کەمی و گرانی دەرمان لە بازاڕەکانی ئێرانە. لە ڕۆژانی ڕابردووشدا بەرپرسانی ڕژیم ڕایانگەاندبوو کە 400 قەڵەم دەرمان دەست ناکەوێت و 100 قەڵەم دەرمانی پێویست بۆ توشبوانی نەخۆشیە تایبەتەکان نایاب بووە. و دوایین هەواڵمان سەبارەتە بە هێرشی پۆلیسی پاکستان بۆ سەر کۆبوونەوەی ژنانی بەلوچ. ڕۆژی شەمە 29 بەفرامباری 1403 هەتاوی پۆلیسی پاکستان هێرشی کردە سەر کۆبوونەوەی خەڵکی بەلوچ لە ئەیالەتی کراچی و بە توند و تیژیەوە چەند کەسی دەست بەسەر کرد. بە پێی راپۆرتی کەمپینی چالاکانی بەلوچ، 3 ژن و پیاوێکی ئەندامی کۆمیتەی یەکگرتووی بەلوچ کە ڕێکخراوی ئەو چالاکیە بوون بە توند و تیژیەوە دەست بەسەر و بۆ گرتوخانەی پۆلیسی کەراچی ڕاگەزراون. ناسناوی دەست بەسەرکراوان بریتیە لە سمیدین بەلوچ، فەوزیە بەلوچ، ئامینە بەلوچ و لالا وەهاب بەلوچ. بە پێی دوایین زانیاری چالاکانی ژن پاش چەند کاتژمێر ئازاد کراون، بەڵام چارەنووسی پیاوانی دەست بەسەرکراو بە ناڕوونی ماوەتەوە. بینەرانی خۆشەویست، گەشتی هەواڵەکانی ئەمڕۆتان پێشکەش کرا. کات و ساتێکی خۆش بۆ هەموو لایەک.